کەسێک کە بەڕاستی هەموو مافەکانی نەتەوەی و نیشتمانی دابوو. کاک شەماڵ مڵکی تەنها کفری و گەرمیان نییە، بەڵکو مڵکی هەموو کوردستانە، کوردستانی گەورەش مەبەسمانە، نەک کوردستانی باشوور. بۆیە بەڕاستی ئامادەبوونتان جێبەجێکردنی ئەرکێکی نەتەوەی و نیشتمانیە لە هێڵی نەتەوایەتی، لە هێڵی نیشتمانی دانابرا، نەهەزری نەبیری نەقەڵەمەکەی. بەداخەوە دەستی ڕەشی تیرۆر لەم نیشتمانە فراوانەدا تا دێ ئازادی بەرچەسک دەبێتەوە، تا دێ ژیان بەرچەسک دەبێتەوە، تا دێ قەڵەمەکان فشار نەخرێتە سەر. ئێمە من و کاک شەماڵ ڕەنگە بە حکمی تەمەن زیادە 40 ساڵە دۆستایەتیمانەیە. کاک شەماڵ قەڵەمێ بوو هەرگیز بیری لەوە ناکردەوە کە ئەوەی لە خود لە قوتی خۆی هەیە بگرێتەوە و لە دەمیناڵەکان بگرێتەوە بۆ کتێبێک. ئێمە چەند جارە سەفەرمان کردبەیەکەوە بۆ سلێمانی، بۆ کەلار، بۆ کەرکووک. هەمیشە ئەچوونە شوێنەکان بۆ ئەچوە مۆزەخانەکان، ئەچوە کتێبخانەکان، بە دوای سەرشەوا ئەگەڕا. بەڵام گوێی بەوە نەئەدا کە چەنێ ماندووە بێ، چەنێ هینی بووەکە. بەڵام بەداخەوە دووسێ جاری چوونە لای دووسێ بەرپرسی گەورە بۆ چاپکردنی ئەتڵەسەکەی وەعدیان پێدا، بەڵام بۆیان چاپ نەکرد. دەستی ڕەشی تیرۆر گەیشتە کفری و یەکێک لە دیارترین نووسەر ڕووناکبیر لێکۆڵۆر مێژوو نووسی کوردستان و گەرمیان و کفری شەهید کرد. هاوڵ و هاوبیر و دۆستی هەمووان سوێل خورشید ناسرا و بە شەماڵ بە ڕۆژی نیوەڕۆ و لە بەردەم ماڵەکەی خۆیدا بەدەستێکی نادیار بەڵام ئەجندا و سیاسەتێکی دیار شەهید کرا. شەماڵ خورشید ئەو پیاوەی سێ چارەکی تەمەنی لە خزمەتی نووسین و لێکۆڵۆنەوەی مێژوو و جوگرافی و شوێنەوارناسیندا تەرخان کرد. ئەو کەڵە پیاوە مەردە خاکیە خۆ نەویستە نیشتمان پەروەر کورد پەتینەی هەتا سەری نایوە بە ئەمەکداری و خۆشەویستی خاک و نەتەوە و مێژوو و شوێنەوارەوە ژیە. ئەم هاوڕێ و هاوپیشە و هاوشیاری ئێمە لە کاتێکدا کە دەستی ڕەشی تیرۆری پێگەیشت کە هێشتا دەیان پرۆژەی ڕووناکبیر و مێژوو لێکۆڵێنەوەی زانستی مابوون کە دەویست دەستیان بۆ ببات و تاویان بکات. وەک کارە ناوازە و پڕبایخە زانستە ورد بە سەریقەکانی تری بیخاتە خزمەتی فەرهەنگ و کەلتوری کوردیەوە. هێشتا مێژووی ناوچەی کفری و لاپەڕەی تری ماون کە شەماڵ هەڵیان بداتەوە و جوگرافیە و گۆڕانکاریە کارگەرەکانی بەشێکی تر لە ناوچە دابڕێنراوەکانی ئەم باشوورەی کوردستانە پێویستیان بە شەماڵە کە لە ئەتڵەسدا ساغیان بکاتەوە و دیاریکردنی سنووری شار و ئاوایی و ناوچە کوردەوەرەکانی ئەم گەرمیانە شەماڵیان گەرەکە بیخاتە سەر نەخشەیەکی گەورە و ڕوون. شەماڵش نەبێت ناتوانێت بەڵگە و دیکۆمنتە دروستەکانی نێو ساڵنامەی عوسمانی ساغ بکرێتەوە. ئێمە خاک نەتەوە ناوچە دابڕێنەوەکانی مێژوو شوێنەوارەکانی کورد و کوردستانیش هێشتا پێویستیمان بە شەماڵە. ئێمەی هاوڵ و هاوبیر و دۆست و هاوپیشەی شەماڵ خورشید لەگەڵ دووباتکردنەوەی سەرکۆنەکردنی تاوانی تیرۆرکردنی ئەم کەڵە پیاوە نووسەر و ڕاکبیردا داواش دەکەین ئەو بەکتێگیراوانەی کە دەستیان چووە خوێنی مامۆستا شەماڵ دەستگیر بکرێن و بۆ گەل ئاشکرا بکرێن. خۆشە ئیسان، من داوا لە بنەماڵەکە یەکەم. ئێمە وەک مۆزەخانەی کفری یەک ژوورێک لە مۆزەخانە بەشێکی مۆزەخانە تایبەتەکەین بە هەموو دیکۆمنتەکانی، تەنانەت بەو پێڵاوەی کە لە سەری تیرۆرستان بەرزترە، کە لە سەری ئەو قیادانە بەرزترە کە شەرم ئەکەن کورد بن. ئێمە وەک مۆزەخانەی کفری ئامادەین هەم ژوورێکی بۆ دابین بکەین، تەنانەت پێڵاوەکەشی وەکو مۆنەمنتێک لە مۆزەخانەکە بێڵنەوە. بەڕێزان، لەگەڵ قاوەخانەی کفری لەگە مامۆستا سامان هەڵبەتە بە هاوکاری خانەوادەکەی ئەگەر قبوڵمان بکەن و ئەو بچووکیە بە خاتری خوێنی مامۆستا بە ئێمە ڕابگەێنن بۆ ئێمە بۆ چلەی ماتەمێنیەکەی لە ئێستەوە هەموو ئامادەکاریەکەین، هەموو ئەو دیکۆمنتانە، هەموو ئەو کارانە جێبەجێەکەین بۆی ئەوەندە خەمی دڵمان بەوە دەرکەین بتوانین پشکێک بین لە چلەی ماتەمینەکەی ئێمە بەڕێوەبەرین و زۆر سوپاس.